ناڕەزایی و بایکۆتی مامۆسایانی خوێندنی کوردی تا دێت فراوانتر و زیاتر دەبێت ئەوەش بۆ بەدەستێنانی ماف و موچەکانیان و بەبانکیکردنی موچە و گەڕانەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند. مامۆسایانی خوێندنی کوردی لە کەرکووک وە خۆیان دەڵێن هەرێمی کوردستان بەرپرسیارە لە باشکردنی ژیانی مامۆسایان و جێبەجێکردنی داخوازیەکانیان. و ئەمڕۆ ژێرە ئامادە بوومە تەنها بۆ ناتوانم بڵێم کواسێ موچەکەم، من ئەڵێم کواسێ موچەکەم، کوا موچە دزراوەکانم، کوا پاشەکەوتی موچەکانمان، بەڵێ بۆ تەوتین. من لەم شارە فەراشەکەم ئەو ڕۆژەش باسم کردوتمە فەراشەکەم ئەڕوا ماژ وەرەگرێ من زەردەی چاوم دێت. معقولە فەراشێک لە بەڕێوەبەرێک زیاتر بسەنێت؟ دەگەیت معقولە 3 ساڵ 4 ساڵ تۆ ڕوبع موچە داوە بێ من ئەو لە هەمان کاتە پارەکەی وەرگرتۆ پارەکەی ئەو لە من زیاتر بێ. من بیرما پار پێرار بەسەر پێرار هاتوومەتە ئەم شوێنە، یان ئێمە یەکەم جارمانی ئێمە بایکۆت و خۆپیشاندانەکەین. بەس ئەگەر ڕای من تەوێ وەکو مامۆستایە بێ ئەم شتە عام بێ، یعنی بەجددی نابێ بەتەنیا بە کۆمەڵی مامۆستا لە مەکتەبێکە ئاوا ئێمە لە 8,000 مۆزەف و فەرمانبەری هەرێمی کوردستان ئەوەندەیەکە لە پشتەوە ئەیبینی، یعنی ئەی ئەوانەی تر نازانم دیارە معاشیان باشە یاخود مافی خۆیان ناوێ، یعنی ئەگەر بێت و شتەکە بگاتە جێ بەڕای منە بێ هەر هەمومان بە یەک هەفتە خۆپیشاندانە بایکۆتە شتەکە سەرتاسەری بێ 100% ئەبێ بێنە سەرخەت. شتی زیامان داوا لە حکوومەتی هەرێم نەکردووە، تەنیا داوای موچەکانمانەکەین. معقولە هەفتاوێکشەوە هیچ مامۆستایەک و فەرمانبەرێک تەنانەت پێشمەرگێ موچەی وەرنەگرتی بێت. ئەی ئەم کەسانە بژێوی ژیانیان چۆن دابینەکەن، قوتابیان چۆن بتوانن بێن بۆ دەوام. بە تاکید مامۆستاکانی ژماندوو بوونە توانای داوامکردنیان نەماوە، بەشی ئەوەیان پێ نییە تەنانەت سیارەکانیان بەنزینی تێ بکەن بێن بۆ دەوام. محەممەد جەلیل نوێنەری مامۆسایان و ئەندامی دەستەی مامۆسایانی ناڕازی لە کەرکووک مامۆسایان دڵنیا دەکاتەوە بە هۆی بایکۆتەوەی هیچ مامۆستایەک سزا نادرێ، بۆیە بە گرنگی دەزانێت سەرجەم مامۆسایانی خوێندنی کوردی هاڵوێستیان هەبێت. بەڵێ ئێمە دەستمان داوەتە خەباتێکی مەدەنیەوە بەردەوامە بینوازی لێ نایەنین. ئەو خەڵکەی کە ئەمڕۆ هاتووە دوو ئەوەندەی ئەوەی ئەو ڕۆژەیە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە، ئەوەی کە جێی دڵخۆشیە ئێمە هەم سوپاسیانەکەین، هەم واجبە لەسەر ئەوانیش بەڕاستی هەم پەروەردە هەم یەکەی سەرپەرشتیاری بەڵێنیان داوە کە هیچ کەسێ غیاب نەدەن. ئەوە بەڕاستی جێی دڵخۆشیە و بڕیارێکە لە شوێن خۆیەتی، چکە ناکرێ مامۆسا گیرفانی بەتاڵ بێ دەوام بکە زۆری لێ بکرێت لە دەرسی یەکەم بۆ ئاخیر. کێ توانیتی بڕوا دەرسەکانی بکە، کێ نەیتوانی دەرس نەکە بایکۆت بکە، بەڵام ئێمە دەمانوێت ئێرە مەیدانی بایکۆت بێ، نەک کابرا لە ماڵەوە دانیشێ و بایکۆت بکە. جگە لە خوێندنی کوردی لە کەرکووک خوێندنی عەرەبی و تورکمانی و سریانی هەیە. مامۆسایانی ئەو بەشانە کە سەر بە ناوەندن موچەکانیان لە کاتی خۆی داوەردەگرن، بەڵام مامۆسایانی خوێندنی کوردی ماوەی 7 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و حکوومەتی هەرێمیش بێباکە لە چارەسەرکردنی کێشەکانیان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.